سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی عزیزان لا سەرزەمی نزیکبوونەوە لە ڕۆژی بەناو هەڵبژاردننی نوێنەرانی پەرلەمان و مەجلیسی زانایانی بەژەوەندیەکانی ڕژیمدای بەناو هەڵبژاردنێکە لە بارودۆخێکدا بەڕەوە دەچێت بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی لە خراپترین دۆخی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی ژیانی خۆیدا ژیان بەسەر دەبات و کەمترین مەقبوڵیەتی لای جەماوەری خەڵک ماوە. چاوەڕوان دەکرێت ئەم بەناو هەڵبژاردنە لەلایەن جەماوەری وەگیان هاتووی خەڵکی ئێرانەوە بە شێوەیەکی بەرچاو بایکۆت بکرێت. سەبارەت بەلایەنە جۆراوجۆرەکانی ئەم بەناو هەڵبژاردنە داوامان لە بەڕێز هاوڕێ کەریم ئەمانی ئەنجامی کۆمیسیۆنی ناوەندی کۆمەڵە کردووە لەم بەرنامەیەدا بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارمان ماتەوە. هاوڕێ کەریممان لەگەڵا. هاوڕێ کەریم سڵاو لێبێت و زۆر سپاس کە بەشدار لە بەرنامە. سڵاو لە ئێوە لە هاوڕێیانی پشتی کامێراش ماندوو نەبن و سڵاو لە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش. زۆر سپاس هاوڕێکاریم بۆ دەستپێکی پرسیارەکەم پێم خۆش بوو ئەوە دەست پێ بکەین کە ئەم دۆڕەیە بەناو هەڵبژاردن لە ئێران و لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە لە چ بارودۆخێکدا بەڕێوە دەچێت؟ ئەوەی ڕاستی بێت هەر وەک لە پێشەکیدا بۆ خۆت ئاماژەت پێ کرد دەورەی 12هەمی گاڵتەجاری هەڵبژاردننی ڕژیم لە بارودۆخێکدا خەریکی ئامادەکاری و بەرەوپیری دەچن بۆ هەڵبژاردننی کە لە هەر لەحازێکەوە لە خراپترین بارودۆخدایە. یعنی ئەگەر لە ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا گرفتەکانی قەیرانەکانی دەکرا 1 و 2 3 ئاماژەی پێ بکەی، بەڵام ئێستا لە ئەوجی هەموو قەیرانەکانیدا لە هەر بارێکەوە کە سەرنجی بدەیت، چ ئەوەی کە لە باری سیاسی ڕوو بە دەرەوە لە باری دیپلۆماسی و سیاسەتی دەرەوەیدا، چ لە باری قەیرانی ئابووریەکی چارە هەڵنەگر کە لەگەڵی بەرەوڕووە لە ناوخۆیدا هەروەکو ئاماژەتان پێکرد، چ لە بابەت مەقبوڵیەت و مەشروعیەتێکە پێشتر بەناو لە مەجموعەیەک خەڵک لە ناوەوەی دەیگرێت، ئێستا ئەوەشی نەماوە. یعنی لە شرایطێکدا کە هەموو دەرگاکانی بەڕوودا داخراوە خەریکی ئامادەکاری ئەو هەڵبژاردنەیە. ڕژیم هەروەکو دەزانین لە سەرەتایی هاتنە سەرکاریەوە هەتا ئێستا لەگەڵ قەیران بەڕوو بووە، بەڵام هەتا هاتووە قەیرانەکانی لە هەموو بارێکەوە خوڵتر بووەتەوە، بە تایبەت ئێستا لە بواری ئابووریدا لە ئەوجی قەیراندا، لە بواری سیاسیدا، چ لە ناوخۆ چ لە ناو ڕووبەدەرەوە لە قەیرانێکی زۆر خوڵدا بەسەر دەبا. قەیرانی ئابووریەکەی ئێستایتر بۆ خوان اعتراف پێ دەکەن. لەم ڕۆژانەدا کەسێکی نزیک بە خودی ڕئیسی سەرۆکۆمار کە ڕاوێژکارێکی ئابووریەتی دەڵێ ئابووریەکەمان بە بنبەست گەیشتووە، یعنی بوخوان اعتراف دەکەن کە هیچ ڕێگا حەلیشان پێ نییە بۆی. یەکی دیکە لە ئابووری ناسەکان کە زۆر بەناوبانگ و مەشهورەوە زۆر خاوەن نەزەرە لە دام و دەستگای ڕژیمدا، لەم ڕۆژانەدا لە دانیشتنێکدا باسی ئەوە دەکا کە دەڵێ ئابووری ئێران دووچاری سەرەتان بووە، یعنی بەو مانایەکە تەنانەت ئەویش اعتراف بەوە دەکا کە ئابووری دووچانی سەرەتان بووە، یعنی ئەوەی کە چارە هەڵنەگرە، یعنی هیچ ڕێگا حەلیچیان بۆ چارەسەرکردن و دەربازبوون لەو قەیرانە نییە. لە شرایطێکی ئاوادایە کە ڕژیم بەرەو ئامادەکاری شتێک بەناو هەڵبژاردندا دەچێت کە ئەوە دواتر باسی هۆکارەکانی دەکەین بۆچی لەو شرایطەدا ئەوەندە پێداگر لەسەر بەڕێوەبردننی، بەڵام شرایطەکە کە بارودۆخێک تێیدا بەڕێوە دەچێت ئەو هەڵبژاردنە دەتوانین لەو وەزیەتەدا خۆلاسی بکەینەوە. بەڵێ کاکەریم، ئایا ئەو بەناو هەڵبژاردنە بە چی پەیوانەیەک دەکرێت لەگەڵ هەڵبژاردنێکی نۆرماڵ لە وڵاتێکی ئازادی و دموکراتیکدا بەراورد بکرێت و ئەگەر و ناجیاوازیەکان چی؟ ئەزانی خۆی هەڵبژاردن ئەوەی کە باس بکەین هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردننی پارلمانیە، یعنی هەڵبژاردننی پارلمانی لە هیچ کام لە وڵاتەکان لە هیچ سەردەمێکدا نەیتوانیوە بە مانای واقعی جوابدەرەوەی دەنجی خەڵک یا دەخالەتی خەڵک لە سەرنەویشتی خۆیدا بێت. بەڵام لە هەر حاڵدا لە دوای سەردەمی بەستا دەسەڵاتی کلیساکان و دەسەڵاتی مەزهەب و پادشاکان ئەو کاتکە دەسەڵاتێکی یەکدەست و لەسەرەوە هەموو شتێک بڕیار دەدرا، بە دوای ئەوەدا وەختێک سیستمی پارلمانی هاتە ئاراوە بەئیسلا ئەم سیستمی سەرمایەداری هاتە ئاراوە،
تەنیاندا بە جۆرێک دابەشکردنی دەسەڵاتەکان کە دەسەڵاتەکان بەنێو لە ناو چەند ئورگاندا وەکو ئورگانی یاسادانان، ئورگانی بەڕێوەبردن و لەگەڵ ئەوەشدا ئورگانی چاوەدێری، ئەوانە چاوەدێسا ئەو دەسەڵاتانە لەو بەشانەدا دابەش بکرێن. لە زۆر وڵاتەکان ئێستا جۆرێک لە جۆرەکان ئەم هەڵبژاردنانە ئەگەرچی وتم ناتوانێت دەخالەتی خەڵک لە دەسەڵاتدا لە سەرنوشتی خۆیاندا لە دواڕۆژی خۆیاندا تەزمین بکە، بەڵام بازم لە زۆرێک لە وڵاتانە دەتوانن حەدی ئەقل دوای دەورەی چەند ساڵەیە کە لە وڵاتانە دیاریکراوە بەپێی سیستمی هەر وڵاتێک دەتوانن حیزبەکان ئەو لایەنانی کە دەسەڵاتیان بەدەستە ڕواڵەتەکان شێرەکان بگۆڕن. بەڵام لە ئێراندا ئەوەش تەنانەت بەڕێوە ناچێت، یعنی ئەگەر لە وڵاتانەی دیکە وتم دەتوانن چێرەکان بگۆڕن، بەڵام بازم تۆ وەختێک ئەوڕۆ دەچیت ڕئیس جەمهوریەک، سەرۆکۆمارێک، نخست وەزیرێک، پارلمانێک هەڵدەبژێری تەنانەت لە دێموکراتیکترین وڵاتەکانی دنیاش، وەختێک کوێ پای دەنگدان ئەو لەحزەیە اختیاری ئەوەت هەیە، هەموو کەس خاوەن دەنگە، هەموو کەس بۆی هەیە کە کاندیدی مەوردی پەسەندی خۆی یا حیزبی مەوردی پەسەندی خۆی لایەن و جێرانی مەوردی پەسەندی خۆی ڕێی پێ بدات. بەڵام ئەوە تەنیا بۆ ئەو لەحزەیە، یعنی کاتێکە ئەو حیزبە یا ئەو لایەنە دەچێتە دەسەڵاتەوە، دەسەڵات بەدەستەوە دەگرێت، ئیتر هیچ میکانیزمێکی دیکە نییە بۆی کە فەرز کە ئەگەر دوای ساڵێکی دیکە دوای چەند مانگی دیکە ئەو کاندیدا نەیتوانی ویست و خواستەکانی ئەو دەنگدەرە بەجێ بگەێنێەوە، ئەو دەنگدەرە معتەرز بوو پێی وابوو دەبێ ئەوەزی بکات، هیچ میکانیزمێک نییە بۆی کە دەخالت بکە بۆ جێگۆرچەی بۆ ئەوەزکردنی بۆ کەسێکی دیکە جێگیرکردنی. بۆیە دەبێت ئەمەلەن ئەو 4 ساڵە یا 5 ساڵە لە هەندێک لە وڵاتەکان زۆر و کەم دەبێت چاوەڕوان بکات تا ئەو دەورێتەوە دەبێت دەورەیەکی دیکە و لە انتخاباتی دیکەدا ئەو ئاڵوگۆڕە بەدەست بێنێت. بەڵام لە ئێراندا ئەگەرچی وتم بۆ لاساییکردنەوە بۆ ئەوەی کە ڕواڵەتێکی بەناو ئەگەرچی بخواان دەڵێن وڵاتێکی دموکراتترین وڵاتی لە دنیادا ئەو ئیدعا دەکەن، بەپێی ئەم شعارە بەپێی ئەم ئیدعایە خوب ناشتوانن کە هەموو شتێک لە دەسەڵاتی ویلایەتی فەقیهدا بێ و هەموو شتێک ئەو بیبڕاتەوە بە ئەمری ئەو، ئەگەرچی لە واقعدا وایە، بەڵام لە ڕواڵەتدا لە زاهیردا لەو تەرکیب و بەستا ڕازانەوەی و ئاراستەی دەسەڵاتدا کە دەیکەن ناتوانن هەموو بڕیارەکان زاهیرەن لێوەوە بێت. بۆیە ئەمانیش پابەندن بەو نۆرمەکە لە دنیای ئەو ڕۆدا باوە ئەوەش هەڵبژاردنە. بۆیە ئەمان لەو هەڵبژاردنە بەو پێەیە بۆ مەشروعیەتدان بە خۆیان و لەگەڵ ئەوەدا بۆ ئەوەی کە خەڵکێک دووچاری تەوەهم دەکەن کە ئێوە هاتن بۆ خۆتان انتخابتان کرد، دەنگتاندا و هەر یاسایەک دەردەچێت لە دش بە بەرژەوەندی خەڵک، هەر یاسایەک دەردەچێت بۆ بەرتەسەکردنەوەی ئازادیەکان، هەر یاسایەک دەردەچێت بۆ ئێعدامەکان، ئەوە خوب مەجلیسێکە یا دەسەڵاتێکە کە خەڵک دەنجی پێداوە، لە خەڵک مەشروعیەتی وەرگرتووە. لە عینی حاڵیشدا خوب ئەو بەئیسلا نمایشی هەڵبژاردنە دەکاتە ئەبزارێک بۆ دیالۆگ و دادوستەد و دانیشتن و دیالۆگ لەگەڵ دنیای دەرەوەدا و بە دنیای دەرەوە دەڵێ ئێوە دەڵێن هەموو شتێک ویلایەتی فەقیه دەیبڕێتەوە، لە ئێران دموکراسی نییە، لە ئێران خەڵک ناتوانێت دەخالەتی لە دەسەڵات و سەرنوشت خۆیدا بێت، ئەوە نیە ئێمە هەڵبژاردن دەکەین و خەڵک بە دەنجی خۆیان کاندید دەنێرنە مەجلیس و سەرۆکۆمار هەڵدەبژێرن و تەنانەت مەجلیسی خۆبرەکانیش بە قەولی خامنەی هەر بە دەنجی خەڵک و لە ڕێگای دەنجی خەڵکەوە هەڵدەبژێردرێت. هەدەف لە بەڕێوەبردنی ئەو نمایشانە ئەو هەدەفانن، یعنی ئەو خاڵانن کە ئەو مەبەستێکی و مەدەنەزەرێتی ئەگینا هەر وەکو کتم ئەوەی کە بڕیاردەرە ویلایەتی فەقیهە کە لە زمانی خودداوە قسە دەکات، یعنی کاتێک ئەوە دەبڕێتەوە ئیتر نە مەجلیس، نە نمایندەی مەجلیس، نە شۆڕای شار، نە ئوستاندار، نە هیچ پلەپایەیەکی حکوومەتی ناتوانێت قسە لەسەر قسەی ئەو بکات. بەڵام پرۆسەیەکی فۆرمالیتە بەڕێوە دەبن تێی دەکەن، زاهیرەن مەجلیسیان هەیە، پەرلەمان و دەم و دەستگای بەڕێوەبردن و ئیجراییان هەیە، سەرۆکۆمار هەیە، وەلی لە هەموویدا تەواوی بڕیارەکان، تەواوی ئەو دەسەڵاتانەی کە لەسەر چارەنووسی خەڵک دەتوانێت بڕیار بدا و سەرنوشتی خەڵک دیاری بکات لەلایەن ویلایەتی فەقیهەوە کەسێک بەناوی ڕەهبەر و ئەویش خامنەییەکە خۆی بە نوێنەری خوددا و ئێستا تەنانەت لەوەش
فەراتر دەزانێت ئەوە کە بڕیاردەر و تەسمیم دەگرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕەکانم هەڵبەت بە داوای لێبوردنەوە هەم لە خۆشتان هەم لە بینەران هەنێ بەهۆی پەتاوە بارودۆخی گەڕوم زۆر باش نییە داوای لێبوردنەکەم. کاکەریم گرنگی ئەم بەناو هەڵبژاردنە و بەشداری ژمارەێک لە خەڵکی ئێران تێدا بۆ ڕژیم چییە؟ و ئەگەر بە شێوەیەکی بەرچاو بایکوت بکرێت چ واتایەک دەگەێنێت؟ گرنگەکانی مالی پرسیاری پێشودا کەمێک ئاماژەمان پێکرد بەڵام ورتی دەکەینەوە. ئەزانی هەروەکو کوتم لە تەواوی دەورەکانیدا هەوڵی داوە هەرچی زیاتر خەڵک بە فێڵوفری و بەڕیاکاری بە وعدە وعیدی درۆ بە درۆ و دەلەسە بچێشێتە پای سندوقەکانی دەنگدان بەدەیان جۆر چهرەیان گۆڕی بەدەیان جۆر نێوی ساڵ و سیستم و دەسەڵاتیان گۆڕی بۆ ئەوەی کە خەڵک ئومێدەوارکەن خەڵک دووچاری تەوەهمکەن بەوەی کە ئەم دەورێنە ئەم سەر کۆمارەنە ئەم مەجلیسیان نەئەوی دیکەیان چبەسا لەوان باشتر دەبێەوە دەرویەک لە ژیانیان دەکاتەوە ئاسۆیەک بەڕوویاندا دەکاتەوە گرەیەک لە هەموو گرێ شوێرەکانی ژیانیان دەکاتەوە بەڵام هیچ کات ئەوە نەبووە یعنی هەموو دەورەکان تەنیا لەگەڵ خەڵک درۆیان کردووە بە درۆ دەلەسە خەڵکیان کێشاوتە پای سندوقەکانی دەنگدان وەکتم بۆ ڕازاندنەوەی ئەو ویترینە ئەو نمایشەی کە بۆ خوان دەیانەوێت چێر ڕوو بەناوە و زیاتر ڕوو بە دەرەوە دەیانەوێت لە خوانی نیشان بدەن بەناو دەسەڵاتێکی دموکرات و پابند بە ئوسولەکانی دموکراسی لە وڵاتدا. بەڵام ئێستا ئەو شرایطەی کە تێیدا ئەو هەڵبژاردنە بەڕێوە دەچێت زۆر مهمە. مهم ئەوەی کە ئێمە دەبینین لە هەموو وڵاتەکان لە سەردەمی هەڵبژاردندا کاندیداکان چ بۆ کاندیدای سەرۆک کۆمار چ کاندیدای بەئیسلام مەجلیس و پارلمانتار و هەر ئۆرگانێکی دیکەی کە قەرارە بە دەنجی خەڵک بچێتە ئەو سەرە و کورسیە ئەو دەسەڵاتە بەدەستەوە بگرێت کۆمەڵێک بەرنامە و پرۆگرامی ئابووری هەیە بۆ حەلی کێشەکانی خەڵک. یعنی دەستا و دەستکردنی دەسەڵات بۆ ئەوەیە کە ئەگەر سیستمێک ئەگەر دەسەڵاتێک لە دەورەیەکدا نەیتوانی بێت ژیانی خەڵک خۆشتر بکە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک بکە مشکلەکانی خەڵک چارەسەر بکە لە دەورەی دووەمدا خەڵک بە دەنگ ئەوانە دەگۆڕێەوە ئیدێیشی دیکە دێنێتە سەرکار بۆ ئەوەی کە جوابگۆی پێداویستەکانیان نیازەکانیان بن بۆ ئەوەی کە کێشەکانیان هەڵ بکات چ لەباری ئابووری چ لەباری کۆمەڵاتی و تەنانەت لەباری ئازادی و سیاسیشەوە. بەڵام ئەمانە تۆ تەماشا دەکەی دەبینین لە تەواوی ئەم ماوەی کە بە ئیسلام نزیک بوونەتەوە لە ڕۆژی هەڵبژاردن کە دەبێتە 11 ڕەشەمە و ڕۆژی جومعە هەموویان چۆن هیچ پلان و بەرنامەیەکی ئابووریان نییە هیچ ڕێگایەکیان نییە بۆ حەلی ئەو مشکلانەی کە هەم خەڵک و هەم بۆ خۆشیان پێی چەقین و نخم بوون تێیدا ژیانی خەڵکیان تێدا تاڵ کردووە بۆ خوان تێیدا ماونەوە و چارەسەریان بۆی نییە بەجێ ئەوەی باز لەوە بکەن وتن پرۆگرام پێشکەش بکەن ڕقابەتی کاندیداکان لەسەر ئەوە بێت کە کامیان خزمەتگوزاری باشتر پێشکەش دەکات کامیان بەرنامەی واقعیتری و پێ لەسەر ئارستری هەیە بۆی کە سبەی ڕۆژە بتوانێت لە خزمەت خەڵکدا بێ و بۆ حەلی ئەو کێشانەی خەڵک هەنگاو بنێت. ئێستا دێنن پەناهان بردووە بۆ فتوای شەرعی فتوای ئیسلامی دینی مەذهبی بۆی کە لەم ڕێگایەوە ینی تەنیا ئامرازێک کە ڕژیم بەدەستیەوە ماوە ئامرازی بەستا ئەیدۆلۆژیەکەیەتی ئامرازی مەذهبی و دینیەکەیەتی هیچ ڕێگا چارەیەکی مادی لە عالمی واقعدا نییە غەیرز ئەوەی کە بازم ئێستا پەنای بردوێتەوە بۆ فریوی محەوەلکردن بە بەهەشت و ئەو دنیا و جەهەندم و فڵان و بەسەر خامانەی فتوا دەدا دەڵێت بەشداریکردن لەو هەڵبژاردنەدا شتێکی شەرعی و دینیە و بەشداری نەکردن حرامە. یەکی دیکە بە شێوەیەکی دیکە فتوا دەدات ئەگەر ژنان تەنانەت بێن بەبێ ڕووسەریش لە هەڵبژاردندا بەشدار بن کێشەیەک نییە چونەوە بەئێستا هەڵبژاردنێکی پێویستەوە دڵی خامنەی شاد دەکا. یەکی دیکە دێ دەڵێت ئەگەر بۆ شادکردنی دڵی ڕەهبەریش بێت پێویستە خەڵک دەبێت لەو هەڵبژاردنەدا بەشداری بکات. یعنی لە هیچ کوێی ئەوانەدا تۆ نابینیت خاڵێک کە باز لەوە بکرێت ئەگەر ئەم پارلەمانە گۆڕدرا ئەگەر ئەم سیستمە تەغیری کرد
چ ڕێگا حەلێک بۆ شەشەکانی خەڵک هەیە خەڵک دەبێت ڕێی بدا کاتێکە منێکی نەوەی دەچمە پای سندوقی دەنگدان ڕێی بە چی دەدەم چ بەرنمەیەک چ نەخشە و پرۆگرامێک بۆ داهاتووی دوای ئەو هەڵبژاردنە لە اختیار کامێک لە کاندیداکاندا هەیە بۆیە هەمووی ئەوە ئەوان فریبیە هیچ ئامرازێک نەماوە غێر زەوەی کە خەڵک دەبێت لەوە بترسێنێکە ئەگەر نەچن ئەو دەم بە ئاوری جەهانم دەستێن چون دڵی خامەنیتان بەجێنێناوە شتێکی بێستا دووساری کارێکی حرام بوون چون بێستا پێویستێکی شەرعیتان بەجێگەنێناوە یعنی ئەوە بۆتە تەبلیغاتێکی باو لە زمان هەموو بێستا سەردەمداران و بەرپرسان و تەنانەت خودی خامنەیەیش وەکو لووتکەی دەسەڵات بۆ ئەوەی کە خەڵکێکی زیاتر بێستا چێشتە پای سندوقەکانی دەنگدان ئەگەر چی خۆ من دەزانم یعنی ئەوان بۆ خۆیان دڵنیان لەوەی کە لەم دەورەیەدا خەڵک بەشداری ناکە یعنی دەنگی خەڵکیان بیستووە دروشمەکانی خەڵکیان بیستووە ڕاگەیانەکانی بێستا کۆڕ و کۆمەڵ و ڕێکخراوە مەدەنیەکان و کرێکاران وانیان بیستووە کە دەستیان لەم هەڵبژانە داشتووەوە لە مێژە نەی خۆیان بەو هەڵبژانەوتووە ئەوانیش ئەوە دەزانن بەڵام تەلاش دەکەن لانی کەم دەوروبەریەکانی خۆیان لە ئارتەشی و سوپا و بەسیجی و بنەماڵەکانیان و مەجموعەیەک لەوانەی کە دەتوانن بە ئامرازی زەخت و زۆر و هەڕەشە و گوڕەشە و تهدید بڕینان و هەندێک لەو شتانە ئەیدێشی زیاتر لە دەوری سندوقەکانی خۆیان کۆبکەنەوە جۆرێک مەشروعیەت بکڕن بۆ پرۆسەی هەڵبژاردنەکەیان بەڵام لەگەڵ ئەوەشدا وتم تەنانەت ئەگەر خەڵکیش بەشداری نەکات ئەوان زۆر بۆ گرنگ نییە چون بەشی ئەوەی کە دەوروبەری سندوقەکانی پێبڕازێنەوە ئەو وێنە و تەسویر و ویددیوانە جۆرێک تەکسیرکەنەوە کە تەبلیغات پێوکەن بەشی ئەوان هەیە بەڵام لەگەڵ هەموو ئەوەدا تەلاش دەکەن هەروەک کوتم چون هیچ بەرنامە و ڕێگا حەلیش دیکان نییە لە هەموو بوارێکدا لە زەلکاودا لە زەلکاوی قەیراندا چەقیون ناچارن پەنا دەبن بۆ فتوای شەرعی و بۆ ترساندن لە ئەگەر و مەگەرەکانی سبەی ڕۆژ و دوای ڕۆژی قیامەت و حرام و حەڵاڵە بۆیە تەلاشاکەن لەو پێناوەدا ئەگەرنا هیچ ئامانجێکی دیکەیان لە بەڕێوەبردننی بێستا ئەم پرۆسەی گاڵتەجارەدا نییە لە پێناو بێسلا باشترکردنی ژیانی خەڵک شتێکی زۆر ڕوونەوە خەڵکیش ئەوەی بەباشی لە تێگەیشت بەڵێ زۆر سپاسکە کەریمە گەر بین زیاتر مۆزوعەکە باسکەین لە حاڵێکدا کە ماوەی زیاتر لە ساڵ و نیوەیەکە ئاخێزێکی شۆڕژگەرانە بناوی شۆڕشی ژینە لاستی کوردستان و ئێراندا لە ئارادایە چاوەڕوانیتان لە خەڵک چییە بۆ بایکوتکردنی ئەم گاڵتەجاڕی هەڵبژاردنە بەڕاستی دەتوانم وا بڵێم کە دوای شۆڕشی ژینا ئەنی لانیکەم لە دوای سەرهەڵدانی شۆڕشی ژیناوە شۆڕشی ژینا شۆڕشێکی بنەڕەتی لە ناو کۆمەلگای ئێراندا دروست کرد کە نەک هەر چاوەڕوانی بەڵکە بە یەقین ئینسان دەتوانێت بڵێت خەڵک بڕیاری داوە چون شۆڕشی ژینا فەرهەنگی خەڵکی گۆڕی مەغز و زەهن و بیر و مێشکی ئینسانەکانی لە کۆمەلگای ئێراندا گۆڕی خەڵکی لە هەموو تەوەهومەکان تێپەڕ کرد جۆرێکی دیکە بیرکردنەوەی هێنا ژیانی خەڵک و خەڵکی لەگەڵ هەندێک واقعیات ئاشنا کرد بۆیە من دڵنیام کە خەڵک بە کۆی گشتی بڕیاریان داوە کە لەم بێستا گاڵتەجاڕی هەڵبژاردنەدا لەم بەناو ئینتخاباتەدا بەشداری ناکەن ئەزانی ئەگەر لە دەیەکانی پێشووتردا ئەگەر لە ساڵەکانی ئەوایلی بێستا سەردەمێکە تەنیا گزینەی شاخستە بەردەم خەڵک ئەویش دەسەڵاتی بێستا جمهوری ئیسلامی ئەرەیان نا دنیا ئەوەندە ئیرتبات و پەیوەندیەکان و دنیای دیجیتاڵ و ئینترنێت و شتە لە بەردەستان نەبوو خەڵک لەگەڵ زۆر فەرهەنگ و واقعیاتی دنیای دەرەوە ئاشنا نەبوو بڕیاردان بۆ خەڵک لەو کاتەدا بەستا چوارچێوەی بیرکردنەوە زۆر بەرتەسک بوو بەڵام ئێستا دنیا وان نییە یعنی ئێستا ئەگەر تۆ ناوەرۆک و محتەوای شۆڕشی ژینا لە بەرچاو دەگری دنیایەکی عەزیمی تێدایە هەروەکو خودی باستابی حرەکەتەکە باستابی شۆڕشەکەش نەکرد لە چوارچێوەی کوردستان و ئێراندا بەڵکو جیهانگیر بووە دنیای داگرت ئەوە بەو مانایە کە مانیفێستی ئەو حرەکەتە ئەوەندە واقعی و عینی بوو کە لە نەوعی خۆیدا شتێکی کەموێنە بوو کەمێنە بۆ معنایی کە خەڵکی ئێران ئەو جیلەی کە هاتە خیابان ئەو جیلەی کە
بەئیستا دەستپێکەر یا بەئیستا هیدایەتگەر و هاندەری ئەو شۆڕشە ئەو حرەکەتە ئەو ئینقلابە بوو بە نەوی ژینا ناودێر بوو هەر یەک لە ئاستی خۆیەوە لەگەڵ دنیای دەرەوە بە تایبەت ژیلی نوێ چ کوڕان چ کچان لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان لەگەڵ شێوازی ژیان و فەرهەنگەکانی دنیای دەرەوە ئاشنا بوون و لە مۆبایلەکەی خۆیاندا دنیایەک دەبینن فەرهەنگای جۆرا و جۆر دەبینن کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک فەرهەنگی جیاواز ژیانی جیاواز ئازادی جیاوازتر لەوەی کە ئەوانی تێدا لە خاڵب دراوە بۆیە شۆڕشی ژینا بە معنایەک لە دەستپێکەوە بە معنای شکاندنی قەفەسێک بوو یعنی خەڵکی ئێران جیلێک ڕژا سەر خیابان جیلێکە لە شۆڕشی ژینادا بەشداریان کرد جیلێک بوون کە قەفەسیان شکان لەو قەفەسە هات نەدەرەوە دنیایشی عەزیمتر و واقعیتریان هەست پێکرد هەر بۆیە ویست و داخوازی واقعیتر و عینیتریان هەیە بەو ڕابردووی خۆیان ڕازی نین بەو ڕابردووی خۆیان تەن نادەن ئیتر فریوی ئاوری جەهەندەم و ئیدۆلۆژی مەزهەبی و خوڕافات و کۆنەپەرستی و فەرهەنگ و کلتوری دواکەوتوو ناخۆن ئیتر دەستی ڕژیمیان خوێندوتەوە کە هیچ کام لە چێهرەکان هیچ کام لە ڕواڵەتەکان هیچ کام لە سەر و کۆمار و مەجلسەکان ناتوانن جواب دەرەوەی پێداویستی و نیازەکانی ئەوان بێت چون لە چوارچێوەی قانونی ئەساسی ئێراندا ئەوە جێ نابێتەوە هەر بۆیە خەڵک لە هەموو ئەوانە تێپەڕ بوون خەڵک تەنانەت لە خودی ڕژیم تێپەڕ بوون و ئەو ئاخێزە هەتا ئێستشی لەگەڵ بێت بە معنای ڕفراندۆمیشی واقعی بوو کە نابە کۆماری ئیسلامی چ بەساوی کە ئێستا پێماوە بێت چاوەڕوان دەکەی خەڵک بچێتە نا خەڵک ناچێت بە دڵنیاییەوە خەڵک بەشداری ناکات و بە پێی ئاخرین ئامار و داتاکانی کە بۆ خۆیان تاقیقیان کردووە لێکۆڵینەوەیان کردووە داموزۆرگاکانی ڕژیم خەڵکی دیکە نا ئێعتراف بەوە دەکەن کە لە باشترین حاڵەتدا زیاتر لە 15% خەڵک بەشداری انتخابات ناکات ئەوە بۆ معنایە کە تێگەیشتون کە زیاتر لە 85% خەڵک ئیتر لەم حکوومەتە گوزەراون تۆ کاتێک لە دنیایکی دموکراتدا لە انتخاباتێکی واقعیدا ئەگە خەڵک 51% ڕێیاندا بەلایەنێک بەو معنایە کە ئەوە مەشروعیەتی هەیە بۆ معنای کە لانەکەی دیکە دەبێت ئیتر بخێتە لاوە بەڵام هەر ئێستاش بە ئەتراکی خۆیان زیاتر لە 80% خەڵک نایان کتووە بە ئەم هەڵبژاردنە بەم دەم و دەستگا بەم گاڵتە جارەوە بە خودی ڕژیمیش بۆیە ڕژیم خەڵک نەک هەر ناس بستا بەدەنگ ئەم تەبلیغات و گاڵتە جاڕیەوە بەڵکو هەر لە سەرەتای دەستپێشی شۆڕشی ناو هەتا ئێستاشی لەگەڵ بێکە هەروە بەردەوامە خەڵک لە حاڵی خۆ ئامادەکردن و خۆ تیارکردندایە بۆ ڕووخاندن و لە گۆڕانی ئەم ڕژیمە نەگەوەی کە بچن بە دەنجی خۆیان مەشروعیەت بدەن بە بەئیستا هێشتنەوەی ئەو بارودۆخە واقعیە کە ئێستا هەیە خامنەی لە شوێنێکدا لە قسەیەکدا دەڵێ دەنگ نەدان یعنی ئەوەی کە ڕزادان بە وەزعی مەوجود هەنی ئەمە دەزانی چەندە فریوکاری تێدایە چەند ساڵە یعنی چەندین دەورە ئەمە 12مین دەورەی لانیکەم انتخابات دەکرێت خەڵک زۆر جار بەو تەوەهمەی کە ئەم دەورەیەنە دەچێت بەشداری دەکا بۆی کە ئەگەر دەنگ نەدا ڕزایەت دەدا بە وەزعی مەوجود بەڵام دەنگ دەدا بۆ گۆڕینی وەزعی مەوجود لە سوورەتێکدا بۆ خۆشیان دەزانن تەواوی ئەو دەورەیە خەڵک دەنجی داوە بۆ گۆڕینی وەزعی مەوجود بەڵام وەزعی مەوجود هەر ئەوەیە کە هەیە کە بە خۆشیان دەزانن چه بەڵایشیان بەسەر خەڵک هێناوە بۆیە خەڵکی تر نا دەڵێت بە جمهوری ئیسلامی ناچێتە پای سندوقی دەنگدان و بایکۆتێک دەکا و ئەو بایکۆتە دەکات بە ڕفراندۆمیشی واقعی تر کە ئیتر کۆمەڵانی خەڵک لە شوێنێکی دەکەن و ڕژیمی کۆماری ئیسلامی جنایەتکار ئیتر گەیشتووەتە کۆتایی دەسەڵات و تەمەنگەڕەشی خۆی و دەبێ بڕوە بەڵێ زۆر سپاس کاکەریم ئەگەر بین زیاتر تیش بخەینە سەر کوردستان بەردەوام و بە درێژایی تەمەنی پڕ لە جنایەتی ڕژیمی کۆماری ئیسلامی یەکێک لەو شوێنانە بووە کە کەمترین بەشداری هەبووە لە بەناو هەڵبژاردنەکانی ڕژیمدا پێتان وایە ئەم جارە خەڵکی کوردستان چه کاردانەوەیەکیان بەرامبەر بەم بابەتە دەوێت
خەڵکی کوردستان هەروەکو باست کرد لە تەواوی ینی لە یەکەم بەئستا هەڵبژاردننی ڕژیمدا کوتم جمهوری ئیسلامی ئایان نایان کورد بە جمهوری ئیسلامی یعنی جمهوری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە لە کوردستان مەشروعیەتی نەبووە، هیچ کات مەشروعیەتی نەبوو. خۆی بە زەبری زۆر و میلیتاریزەکردنی کوردستان سەپاندووە، بەڵام هەتا ئێستاش زەوی ژێرپێی داغە، هەتا ئێستاش وەک هێزێکی داگیرکرد لە کوردستان تماشای دەکرێت. یعنی لە چکۆلەترین ئاڵوگۆڕ لە چکۆلەترین تەغییر و تەحول کە لە ئێراندا پێک بێت کوردستان ئەوەڵین شوێنێکە کە ڕژیمی تێدا لە گۆڕ دەردرێت، ئاسەوای لە ڕژیمی تێدا دەسەردرێتەوە، دەسەڵاتی ڕژیم دەسەردرێتەوە بە کولی ڕواڵەتی ڕژیمی تێدا نامێنێت. بۆیە کوردستان گومان لەوەدا نییە کە لە توولی ئەو چەندەیەدا ئاوا بەرخۆدی کردووە بە ڕژیم، هیچ تەوەهومێکی بە ڕژیم نەبووە، بەڵام ئێستا و بە تایبەت لە جریانی شۆڕشی ژنجیان ئازادیدا ئەم دەنگە زۆر بەهێزتر بووە، زۆر عینیتر و واقعیتر بووە. بۆیە من دڵنیام ئەگەر جاران عیدەیەک لە کاندیداکان لانی کەم یان هەندێک لایانی دیکەش تۆزێک هاندەر بوون بۆی کە ئەگەر سەرۆک کۆمار دەتوانین تحریم بکەین یا بایکۆتی بکەین دەنگ نەدەین بە سەرۆک کۆمار، بەڵام هەڵبژاردننی شوراکانی شار ڕێگایەکە دەریچەیەکە بۆی کە کۆمەڵک ئینسانی باش و خزمەتگوزاری خەڵک بچێتە ئەو شوێنانەوە. بۆیە حتا تەوهیمان بەوە بوو خەڵکیان تەنانەت نەکرد منع نەدەکرد لەوەی کە دەنگ بدەن، بەڵکو هانیان دەدان بۆی کە ئەگەر سەرۆک کۆمار تحریم دەکەن ڕێی بدەن بە شوراکان. بەڵام ئێستا نەک هەر هیچ لایەنێک لایەنە مەدەنی و سیاسەکان جورئەتی ئەوەی نێشتیوا بڵێەوە ئیتر لەوە گوزەراوە ئەو تەوەهومی ڕەواوەتەوە، بەڵکو تەنانەت خودی ئەو کەسانەش کە بە هەر دلیلێک ئێستاش متەوەهەمن یان گیرەخۆری ڕژیمن یان نانیان لە دەست ڕژیمدا یا بە هەر هۆکارێکی دیکە ئێستاش جورئەت دەکەن خۆیان کاندید بکەن و دانوێ بچنە ناو ئەو سیستمەوە بە شەرمەوە. یعنی من دەبینین وێنەکان دەبینین، گزارشەکان دەبینین، خەبەرەکان دەبینین کە بازارگەرمیان وەک جاران نییە، جورئەتی تەبلیغات و ڕوو بێستا زاتی تەبلیغاتیان وەک جاران نییە. خەڵک هەڕەشیان لێ دەکەن، خەڵک پێیان دەڵێن شەرمە، یعنی بۆ ئەوانیش بۆتە شەرم، بۆتە شتێکی شەرمەزاری کە خۆیان کاندید کردووە، بەڵام بە دزیەوە، بەڵام بە زۆر بە شەرمەونانە و تەنانەت لە نزیکانی خۆیان لە خانەواد و بنەماڵەکانی خۆشیاندا بە جورئەتەوە ناتوانن بڵێن کە وەرن دەنگمان پێ بدەن ئێمە خۆمان کاندید کردووە. یعنی ئەو گەشتۆتە ئەو جگایە کوردستان ئەزانی زۆر نمونەی بەرجەستەی وای تێدا کە ئینسان بە شانازیەوە یا بە جورئەتەوە دەتوانێت هەندێک شتی بە یەقین قسەی لەسەر بکات. لەم ڕۆژانەدا ئێستا دوسێ هەفتەی ماوە بۆ نەورۆز بەرەو پیری نەورۆز دەسن، یعنی خەڵکی کوردستان لە بیانوویەک دەگەڕێ بۆەوەی واقعیەتی خۆی بە ڕژیم بسەلمێنێت. حرەکەتێکی کەموێنە، حرەکەتێکی شکۆدار، یەکگرتووی و هاودڵی و ینی ڕژیم بەیستا خوێن دەڕێژێت، ڕژیم خەڵک داغدار دەکا، ڕژیم ماتەمین دەخوێنێ بۆ خەڵک، دنیای لە خەڵک تاریک کردووە، بەڵام ئەوان لە چکۆلەترین فرسەت شادی دەکەن. شادی بۆ معنایی کە لە مەرجی ڕژیم نزیک بوونەتەوە، شادی بەو معنایی کە هەڕەشەیە تەهدیدە و مەرجی ڕژیم بەیستا بە ڕژیم وعدە دەدەن. منزورم وەیە کە لە کوردستاندا چاوەڕوانی ئەوە نەک هەر دەکرێت، بەڵام بەڵکو بە یەقین من دڵنیام لەلایەن خۆمەوە کە خەڵک ئەم جارە لە ئاستێکی زۆر بەرفراوانتردا بایکۆتی دەکەن، بێ ئەهمیەتی دەکەن و تەنانەت ئەو کەسانەی کە جورئەتیان کردو خۆکانی دەکەن ئەوانەش ڕسوا دەکەن و ئەوانە لە ئاست و لە دوا ڕۆژدا لە ئاست ئەو خەڵکە شۆڕژگەرە لە ئاڵ ئەو خەڵکە خەباتکارە ئەو خەڵکە یەک دڵ و یەک ڕەنگە شەرمەزار دەبنوە، تەنیا ڕسواییان پێدەمێنێت کە هیوادارم ئینسانی وایان تێدا بێت لانیکەم لەم چەند ڕۆژەی کە ماوێتی بۆ هەڵبژاردن بە خۆدا بچێتەوە تەزی نزیک بکاتەوە، تەنانەت کاندیداتورەکەی وەربگرێتەوە بێتەوە پشت بەستێتەوە بەهێزی خەڵک، بێتەوە ناو جەماوەر بۆ ئەوەی کەس بێ ڕۆژە نەکەوێتە بەر نفرەت و بێزاری و لعنەتی خەڵک. زۆر سپاس هاوڕێکەریم ئەمانی ئەندامی کمیتە ناوەندی کۆمەڵەکە لەم بەرنامەیە بەشدار بوو. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن و دەستان خۆش. زۆر سپاس.
بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆی وەش کەساک و ئێستا بینەرمان بوون بینەری ئەم بەرنمەیە کە تایبەت بوو بە گاڵتەجاری هەڵبژاردنەکانی ڕژیم ماڵەوە.